بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معنایشی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنە ڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماکێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجامە دەسەڵاتی چەکداری میلیشیا حزابی میلیشیا سازمانی تەیارکردە ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی پێشەنگ تیڤی کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤی پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤی ئێوارەتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی تر دێمە وێلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 8 نۆڤەمبەری 2023 لە 3 تەوەری جیاواز پێک هاتووە. سەرەتا قسە و باسێکمان دەبێت لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی ناڕازی سەبارەت بەم ناڕەزایەتی ڕۆژانی ڕابردوو کە لە زۆرێک شار و شەڕکەکانی کوردستانە بینیومانە. پاشان باپەتەکانمان سەبارەت بە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە تاوتوێ دەکەین. ئایندەی ئەم ڕووداوانە بۆ کوێ دەڕات تاوتوێ دەکەین و هەروەها بەشێک لەو بۆچوونە باوانی کە ئێستا لە ئارادایە قسە و باسییان لێ دەکەین. هەروەها ڕێپۆرتاژێک سەبارەت بە داڕمانی کەرتی تەندروستی لە کوردستان ڕێپۆرتاژێکمان بۆ ئامادەکردوون بینەری دەبن. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵماندا و ئەو پرسیار و سەرنجانی ئێوەی خەمە ڕۆ من ئاڕاستی میوانانی بەرنامەکەی دەکەم. لاگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵە بینەرانی عزیز، یەکەم بابەتی ئەمڕۆمان قسە و باسێکە لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی ناڕازی کوردستان و بە تایبەتیش لە دەڤەری شارە زوور. یەکەم مامۆستاشکە لەگەڵمانایە بەڕێز شەنیار حەمیدە. مامۆستا شەنیار، ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەت باش کاکنار، سڵاو لە هەموو بینەرانتان. جارێکی تر مامۆستایان لە زۆرە شار و شارچکەکانی کوردستانە دەستیان بردووە بۆ ناڕەزایەتی فراوانیان ئەنجام درراوە، هەم لەسەر شەقام ئەبینرێ، هەم بە بایکۆت و هەم بە شێوەی تریش. ئەگەر بە کورتی ئێوە خۆتان قسێک لەو بارێ بکەن کە هۆکاری ناڕەزایەتی ئەم جاری مامۆستایان لە چیا خۆی دەبینێتەوە؟ کاکنار، دووبارە سڵاو. دیارە کە مامۆستایانی ناڕازی بەگشتی لە کوردستان و بە تایبەتی لە زۆنی بایکۆت
پەیامەکانمان ئاشکرایە پەیامەکانیشمان خۆی بینێتەوە لە چەند خاڵێک با بڵێن داواکاریەکانمان با بڵێن بەڕوونتر خۆی بینێتەوە لە چەند خاڵێک لەو خاڵانە ئەوەیە کە مامۆستایانی ناڕازی دەست بۆ قوتیان براوە کە موچەکانیانەوە لە بەرزکردنەوەکانمانە و یەکێ لە داواکانی تریشمان دامەزراندنی مامۆستایانی وانە بێژەوە 30 ڕۆژدارێک موچە بدرێت. بینیمانەکە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆر بێباکانە مامەڵە لەگەڵ مامۆستایانەکە چینێکی نانبڕاو کردووە کە داینەمۆی وڵاتێکە. ئەگەر دقت بی مامۆستایان پەیامەکان لەوە گەورەترە کە ئەبیڕێت پەیامی مامۆستایان ئەوەیە کە مناڵێکی ژیر دروست بکرێت نەوەکو مناڵێکی زیرەک چونکە دقت بین خەڵکانێک هەن خاوەن بڕوانامەی دکتۆران اجتیماعین لەناو خەڵکە بەڵام ئێمە نیەتمان ئەوەیە نەوەیەکی ژیر دروست بکەین بەم ناڕزایەتیانە بۆی سبێنە من لانی کەم ئێستا مناڵەکەی خۆم قوتابی یەکی بنەڕەتیە حساسترین قۆناغی لەبەردەستایە من نیەتمەوە نییە مناڵەکەم سبێنێ بێت بەچی نیەتی من وەکو مامۆستایەک مناڵەکەی خۆم پێشەوان ئەوەیە کە مناڵەکە مناڵێکی عاقڵ و ناتق دەرچێت سبێنێ دەست بۆ مافەکانی نەبرێت و داوای حەقی خۆی بکات نیەتی مامۆستایان ئەمەیە ئەگینا ئەگەر دقت بین زۆر جار بە بیانووی ئەوەی کە مناڵی فەقیر زەرری کردووە یان کۆمەڵە بیانووی بێبنەما و هیچ بۆی کە قسە لەسەر مامۆستایان بکرێت و خەباتەکەی مامۆستایان بچوو بکەنەوە بەڵام ئێمە ئەزانین بۆچی بایکۆتمان کردووە بژاردەی ترمان لەبەردەستانە بۆ ئێمە ئەمانەوێت چینێکی هۆشیار پەروەردە بکەین مناڵی فەقیر کێیە خودی مامۆستان مناڵەکانی ئێمە مناڵی تۆیە مناڵی کاسبکارێکە لە بازار کە من موچەم نیە ناتوانم مامەڵەیەکی باشی لەگەڵا بکەم مناڵی هەمومان بەدبەخت بووە بەعادەتەن ئێمە هەمیشە قسێکمان کردووە پێمان باشە ساڵێکی خوێندن بفوتێ بەڵام ژیان بگەڕێتەوە بۆ وڵاتە دووبارە. ئەم ناڕەزاتیانەی ئێوە چەندێک لەلایەن دەسەڵاتدارانەوە بە وەرگیراوە و هەوڵدراوە بۆ ئەوەی کە وەڵام بە خواستی ئێوە بدرێتەوە؟ کاک وەڵامەکان ڕوونیم کە دەسەڵات ئێمە وەزیرەکەمانە یەکەم قسەکە کردی لەسەر مەسەلەی خۆپیشاندانەکان و بایکۆت وتی دەبێت بگەڕێتەوە ناوەندەکانی خوێندن بەبێ ئەوەی هیچ ڕێزێک بۆ مامۆستایان هیچ ڕێزە لە مامۆستایان بگیرە کە زیاتر لە بۆ دوو مانگە چێمە لەسەر شەقامین دەرگای خوێندن قوتابخانەکانمان داخستووە طبعاً هیچ بە هەند وەرنەگیراوە بنزیکەی ئێمە 30,000 مامۆستای وانەبێژمان هەیە ماگانەکەی 400,000 باشە و سێ مانگەوە ئێستا مانگی 11ەیە من موچەی مانگی 8 وەرگرتووە باشە بە قەمسەڵەوە موچەی مانگی 8 وەرگرتووە ئەمە ڕەوایەتێکی تایە دەسەڵات زۆر بێباکە لە مامۆستایان و لە تەواوی فەرمانبەران هیچ بەدەمەوە هاتنێکیان نەبووە تا ئێستا کە جێگەی دڵخۆشی بێ بۆ مامۆستایان و ئێمەش خەباتەکەمان بەردەوامە ئەم خەباتە سپێ گرتومانە تەبەر بە عیباتەتی ئەزانین بە خەباتێکی گەورەی ئەزانین و بەردەوام ئەبین تا ئەو کاتی کە تەواوی داواکاریەکانمان جێبەجێەکرێت. جێی داخەکە ئەو گزارشتەی کە ئەڵێن بە قەمسەڵەوە موچەی مانگی 8 وەردەگرن زۆر بەداخەوە بەڵام پێم خۆشە لێرەدا پرسیاری بینەرێک بێن مەسەر شاشە و ئاراستەی ئێوەی بکەم داوترێت کە چەندێک لە پشتیوانی خەڵکی بەهرەمەندن واتە ئەم ناڕەزاتیانی مامۆستایان چەندێک لە پشتیوانی خەڵکی کۆمەڵگەی کوردستان بەهرەمەندە؟ کارنەرەگەر دقت بین خۆپیشاندانەکە تەنها مامۆستایانن لەسەر شەقامیان بینی و بەدەگمەن خەڵکێکی تر هەیە پشتیوانی ئێمە بکە باشە ئێمە گلەیمان لە تەواوی فەرمانبەران هەیە چونکە هەمویان موچەخۆرن هەمویان ژیانیان بۆ پێمە وایە تەنانەت فەرمانبەرانی کەرتی پەروەردە خودی پەروەردە خۆی فەرمانبەرانی دایرەکانی تر با بڵێن وەبرایانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگەشت کە هەمویان ژیانیان وەکو ئێمەیە هەمویان ژیانیان خۆستە لە ڕاستیان ئەگەر دقت بی کارنەریەک نمونەی بەسیطە بۆ باسەکەم لە ساڵانی ڕابردووە هەر کامێک لە ئێمە کە لە قسمی داخلی ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە پێنجشەمان و جومعان کە ئەڕۆشتینەوە کە ماڵەوە پرسیاری ئەویان لێ کردی ئایا پارەت پێ یان نا ئەگەر پێشە نەبووە ئەدوت ئاپێمە بەڵام ئێستا ئەبینی فەرمانبەریان زەلیل کردووە خەڵک دێتە سەر شەقام دەست ئەکا بە جیرفانی ئەڵێم 1000 دینارم پێیە ئەڵێ ئەمە ژیانی منە ئەمە ژیانی مناڵەکان مەشیر نییە یعنی عزەتی نەفسیان بۆ کەس نەهێشتوەتەوە بەداخەوە ئەمە خاڵێکە کە چۆنەڵی بایکۆتی لەسەر کراوە مامۆستایان هەڵوێستیان وانگوێ ئێمە ئەمانەوێت ئیترم زەلالەتە لە کۆڵ بێتەوە بەڕاستی خەڵکمان لەگەڵان نییە ئەگەر بێت و تەواوی
هاوشاریانی خۆمان هاوڵاتیانی خۆمان ئەم هەرێمە دایک و باوکی قوتابیانمان لەگەڵا وایە بەدڵنیایەوە ئێستا وەڵامێکی ئەرێنیمان درابەوە ئێمە بەڵام بەداخەوە تاکە باڵین و خۆپیشاندانیش بڕاو بە باڵای مامۆستایانە. قسەتان لەسەر ئەوە بوو کە ئەمە تەنها مامۆستایان ناگرێت و بڕێک فراوانتر کۆمەڵگە دەکرێتەوە ئەگەر لەسەر ئەمە زیاتر بدوێن کە ئەمەی کە مامۆستایان موچەوە ناگرن لە کاتی خۆیدا و لە مانگی 11دا ڕەنگە موچەی مانگی 8 وەرگرن چی کاریگەریەکی دەبێت لەسەر کۆمەڵگە بەگشتی؟ کاریگەریکی زۆر خراپی هەیە کاربنەرەکە دقت بێت لە ساڵی 2014 تا ئێستا ئێمە لەم ژیانە ئاژین بە کورتەکەی هیچ مانگێک ئێستا من بۆ نمونە پلانم نییە بۆ ژیان بتوانم چی بکەم نازانم چۆن مامەڵە بکەم لەگەڵ موچەیەکە وەریەگرم من خاوەن خانوەکەم کە من ئەڵێم ئەمە ڕۆزانەوە نییە ئەمە ژیانی هەمومانە من خاوەنی خانوەک صاحب خانوەکەم ناوەستە لەسەرم بڵێ تۆ موچە وەرگرتویان نا بە نمونەیەکی بەسیطە هێنمەوە خەرزاری دوکانێ بم دوکاندارەکە ناوەستێ لەسەرم کە من موچەم وەرگرتویان نا ئەگەر دقت بێ من خودی خۆم باسەکەم لە ساڵی 2014 تا ئێستا بنزیکەی 25 میلیۆن دینارم لای حکوومەتی هەرێمی کوردستانە کە موچەکەی پاشەکەوت کردم پاشەکەوتێکی نادیار و لەگەڵەوە شاپ لە بەرزکردنەوەی ڕاگرتووە لە ساڵی 2014 تا ئێستا کولی مانگێک 200,000 تر 150,000 تریشم لێ دڕێ و ئێمە بێئاگەین لەم شتانە بەڕاستی یعنی من لە 2014 تا ئێستا کە ماوەی 8 ساڵە بەبێ داوای لە بردنەکەمەوە وەزعەکە بوو زۆر بێ خۆشحاڵمەوە کارەباکەش ڕابین ئەمە ژیانی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان لە 2014ەوە سپاس بۆ لایەتی مۆبایلەکانیان بۆیان ڕۆشن کردینەوە جنای سایکرمان نابینی لە ساڵی 2014ەوە کات بنار ئێمە بەبێ 25 میلیۆن دینار ژیانمان کردووە کە ئەگەر ئەمە ئەو پاشەکەوتە کە بە ئێمە بدرە ئێستا ژیانێکی ترمان هەبوو لانی کەم خاوەنی خانوو بووین ئەمانە وەکو ئاماژەم بە یەک ڕۆزانەوە نییە ئەمە حاڵی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بەداخەوە زۆر بەداخەوە شایەتی ئەم حاڵەتانە یەکەم جار نییە کە لە پەخشی ڕاستەوخۆدا کارەبە لە میوانانمان ئەبچڕێت بەڵام ئەگەر مامۆستا شەنیار لە ماوەی 30 سانێدا بتوانن دواپەیانی خۆتان وەکو مامۆستایەکی ناڕازی لە دەڤەری شارە زۆر بگەێنن فەرمون بە کورتی. کاربنەر ئێمە داواکاریمان لە دایکان و باوکانی خوێندکاران و تەواوی فەرمانبەرانی تریشە بێنە ڕیزی ئەم خەباتە سپیەوە لەبەر ئەوە ئێمە بتوانین نەوەیەکی ژیر دروستکەین نەوەیەکی زیرەک من سەرەتاش ئاماژەم پێەیە من نامێ مناڵەکەم زیرەک بێ و باکم بەوە نییە مناڵەکەم سبێنە بێتە دکتۆر یا بێتە کاسبکارێکی ئاسایی یا بێتە پۆلیسێک هەرچی من ئەمەوێ مناڵەکەم مناڵێکی ژیر بێت ناطق بێت ئینسانە بێت کە کەس ناتوانێت دەست خاتە بینەقاقەی مافەکانی خۆی لێزەوت بکات ئەمەوێ مناڵێ دروستکەم ڕۆشنبیر بێت ڕۆشنبیر بەداخەوە ئەمانەی کە لە هەرێمی کوردستان هەمانن من ڕۆشنبیری من بند نییە بەوە کە من چەند کتێبم نووسیوە تا ئێستا بند نییە بەوە کە من چەند خوێندەواریم هەیە چەند قسەزانم ڕۆشنبیری بن بەندە بەوەوە کە ناڕەزایەتی قبوڵ نەکەم ئەگەر وتارێکی جیباراتان بینی بێت کردوەکانە وتاری ئەڵێ یا خاگیان نەمان ئەمە ڕۆشنبیرە احترامێ نەما هەزاران سەرکردەی زیرەکمان هەیە بەڵام سەرکردەیەکی ژیرمانیە تا ئێستاکە کە بتوانێت حاڵی هاوڵاتیەکانی وانە بێت من هەمیشە شتێک بە نمونە ئەهێنبەوە ئەگەر لە ماڵێکە باوکێک چەند کوڕێکی هەبێت باشە لە ناو کوڕەکانی ئەگەرێکێکی سەرسەخت و خراپی هەبێت چەند داخە بۆ ئەو باوکە بەڵام ئەگەر بێت و باوکەکە خودی خۆی خراپ بێ چێت بەدبەختیەکە بۆ مناڵەکانی چۆ کاتەیش دەسەڵاتێکە نامێنە بێ حەشای لێ بکەین ئێمە باوکەکەمان باوکێکی زۆر خراپەکە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمانەوە لاچێتیتر پاو دەستکراوەتە بینەقاقای میلەتە. زۆر سپاس مامۆستا شەنیار حەمیدکە لەگەڵمان بوویت و لەگەڵ هاوپیشەکانت مامۆستایانی تر بەردەوام دەبێت. زۆر سپاس بە خزمەتەنە. ئازیزان لەگەڵ مامۆستایانی تری ناڕازی بەردەوام دەبین لەگەڵمان بمێنەوە. مەڵای بینەرانی عزیز لەگەڵ مامۆستایانی ناڕازی لە دەڤەری شارە زۆر بەردەوامین و ئێستاش مامۆستا فریاد محەممەدمان لەگەڵدایە. مامۆستا فریاد ئێوارت باش و سپاس کە ئێوەش لەگەڵمانان. یارەکان باش کاکنار سڵاو لە بینەرانیشتان سڵاو لە سەرجەرمەوە سڵاو لە مامۆستایانی شۆڵەگەر و شۆڕژبێ. ئەمەوێت لە
کۆمەڵە پرسیاری بینەرانەوە دەست پێ بکەم چونکە ڕاستی پرسیاری منیشن خۆتان ئازاد بن بە چۆن وەڵامیان دەدەنەوە کۆمەڵە پرسیار من کورت دەکەمەوە لێرەدا سەرەتا ئەم ناڕەزاتیانە چەنە پێتان وایە ئەتانگەێنێت بە ئامانجەکانتان دواتر دێمە سەر پرسیارەکان چونکە بەڕاستی پرسیارێکی زۆر مهمە کە ئاماژدارانەشە چەنێک پێتان وایە ئەم ناڕەزاتیانە بە ئامانجەکانتان دەگەێنێت بەڵێ لە ڕاستیە کاک بنار ئێمە ئامانجە گەورەکەمان هێشتا بەدی نهاتوە بەڵام زۆرێک لە ئامانجەکانی ترمان بەدیهاتوە ئەویش ئەوەیە کە تا ئێستا نزیکی 2 مانگە بەرەی ناکە دژی بەرەی ستەمکاران و گەندەڵکاران ئەجەنگێن لە ململانێدا تا ئێستا سەرکەوتوو بەرەی ستەمکاران کۆمەڵێک کاردیان لە بەردەستای لەوانە کارتی فشار لەوانە کارتی ڕاگەاندن لە دژی ئێمە کارتی زەبر و زەنگ و هێز و چەکدار کارتی پارە و خەڵککڕین بەڵام خۆشبەختانە تا ئێستا نەیانتوانیوە مامۆستایانی شۆڕژگێر و خەڵاتیەک بکرن و نەیانتوانیوە دەنگی ئازا و ئازادی ئێمە بکەن لەبەرەوە هەر ئەو ناکردنە بۆ ئێمە گەورەترین دەستکەوتە کە ئێمە توانیمانە بەبێ ئەوەی هیچ پاڵپشتێکی دارایی و معنەویمان هەبێ بەبێ ئەوەی هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن هیچ کەسێکی تر بە تەنانەت فەرمانبەران و مامۆستایانی شارەکانی وەکو هەولێر و دهۆک لەگەڵمانە بن تەنها بایکۆت و ناڕەزایەتیەکان سنووری سلێمانی و بیداری گەرمیان و ڕاپەڕین و شارە زوور وەڵەبجە شەید و چەند ناوچەیەکی تری گوتوێتەوە بەڵام خۆشبەختانە ئەوەندە ورەمان بەرزە ئەوەندە بەهێزین و متمانەمان بە خۆمان هەیە هیچ پیلان و بۆسەیەکی دەسەڵاتداران تا ئێستا نەیتوانێت چۆکمان پێدا بدات و وامان لێ بکات بچینەوە بۆ هەوڵەکانی خوێندن پرسیارێکی تری بینەران کار گرنگە ئاماژەی پێ بدەین ئەڵێ کە ڕۆڵی مامۆستایانی ژن لە خۆپیشاندان و ناڕەزاتیەکاندا چۆنە خۆشبەختانە جیاواز لەوەی کە لایەنە سیاسی دەسەڵاتدارەکان هەمیشە بانگەشەوەیەکەن کە ئافرەت دۆست و ویستوانە ئافرەتان بێنە ناو کای سیاسیەوە بەڵام ئەوەی دەبینرێت ئافرەتان و مامۆستایانی ژن شان بەشانی پیاوان ئەگەڵ ئێمە ڕۆژانە لە خەباتی مەدەنی بەردەوامن و دەنگی ناڕەزایان هەیە و زۆر جار ئەو ئافرەتانە کۆمەڵێک بڕیار ئەدەن کۆمەڵێک هەڵوێستەمێنن کە بەداخەوە پیاوەکانمان ناتوانەوەکەن ئێمە زۆر سوپاسیانەکەین و زۆر شانازیان پێوەکەین ئەم شۆڕشی پیاوان و ئافرەتان و گەنجان و خوێندکارانە و دڵنیاییشە دەین ئەگەر هەر بەم شێوەیە بەردەوام بین شۆڕشی بایکۆتەکەمان بەرەو یاخیبوون و بەرەو شۆڕشی مەدەنی سەر هەنگاوێت و دواتجار ئەگەر دەسەڵات نەکەوێتە خۆی بە زووی وەڵامی داواکاریەکانمان نەداتەوە دڵنیاین عاقیبەتیان بەرەو کیاسوون و نەمانەچێت بابەتێکە لەگەڵ مامۆستا شەرنیاری شەبەر لە ئێستا ئاماژەمان پێدا و پێم خۆشە وەکو پرسیار ئاراستەی ئێوەشی بکەم کە بۆ سوونێک پێی هەیە کە مامۆستایان بەرپرسن لەوەی کە بایکۆتیان گرتووە و ئایندەی منداڵان کەوەی کە خوێندن نییە دەکەوێتە بەر ئایندەیەکی نادیار و چارەنووسیان خراپ دەبێت وەڵامی مامۆستایان بۆ ئەم تێڕوانینە چییە؟ بەڵێ ئەوە لە ڕاستی ئەوە بانگەشە و چاوەشەکاری دەسەڵاتدارانە کە تەنها و تەنها لە بری ئەوەی بێن وەڵامی داواکاری ڕەوەکانی مامۆستایان بنەوە کۆمەڵێک تۆمەت کۆمەڵێک ترس کۆمەڵێک چاوەشەکاری بڵاوەکەنەوە لە ناو خەڵکیدا ئەگینا لە ڕاستیە ئێمە من خۆم مناڵم خوێندکارە شانازیە کات بەوەی کە باوکی لەسەر شەقامە و ئەمە جوانترین وانەیە وانەی وەشیاری و بوێری و ئازایەتی چاونەترسیە وانەی من کەس نەبوونە ئێمە بۆچیمانەکە لە قوتابخانەکانە بڕۆی مێژووی ئەم سەرکردانە و باوکی ئەم سەرکردانە بخوێنن کە هەمووی پڕێتی لە چاوەشەکاری درۆ کە کاتی خۆی ئەگەر مێژوویشیان بخوێنیتەوە ئەمانە هەر کاتی خۆشی خەریکی خاک فرۆشی و خۆفرۆشی و کوت فرۆشی و خەبات فرۆشی بوون ئەبێ ئێستا مناڵەکانی ئێمە ئەمانە لە بەرکەن و ئیمتیحانی تیا بکەن بەڵام ئێستا خۆشبەختانە ئێمە بە شێوەیەکی کردداری بڕیارماندا هاتوونێتە سەر شەقامەکان وانەیەکی نییە فێری ڕۆڵەکانی خۆمانەکەی کە دڵنیاین دوای ئەوەی ئێمەش نەماین ئەمان واکەن کوڕونەوەی ئەوان نەتوان حکوممان بکەن ئەمە جوانترین وانەیە ئێمە زۆر کەسە بینین کە پرۆفیسۆری یاری دەرە بە بۆین باخێکەوە ڕۆژانێتە سەر شاشەکان بەڵام بەداخەوە هەم ملکەچە هەم کۆی لێە بڕوانامەیەک نەتوانێت واو لێ بکات گزارش لە ناخی خۆتکەی لە کەساتی خۆتکەی تێپۆشی لە پێناوی شکۆ و ڕێزی خۆتا لە ڕاستی ئەو بڕۆنامە هەر بۆ سووتاندن باشە لەبەرەوەی ئێمەمانەیە مناڵانێک ڕۆڵەیەک پەروەردە بکەین کە ئازا و بوێر بێت ئێمە بەداخەوە ئەوان نەوەکانی پێش ئێمە نەیانتوانی ئەمە بکەن ئێستا ئێمە ئەمەیەکەین دڵنیاین دواتر ڕۆڵەکانی ئێمەوانی کە ئێستا بڕیار وایە خوێندنیان بکەوتێت بۆ پەرشانازی و باسی ئێمەکەن
دووبارە پێم گرنگە سەرنجام پرسیارێکی بینەر بێنەوە سەر شاشە و ئاڕاستی ئێوە بکەم کە داوای ڕوونکردنەوەتان لێکن کە مەبەستان لە شۆڕشی یاخی یاخود ئاشتی و مەدەنی چی دەگەێنێت ئەگەر ڕوونی بکەنەوە؟ زۆر باشە بەڵێ هەموو بایکۆتێک خۆی ئەگەر بە دیوێکی ترا سێریکەی نامۆبوونە نامۆبوونیش قۆناغێکە کە قۆناغێکی پێش یاخی بوونە هەموو یاخی بوونێک بروسکەیەکە کە پێش شۆڕش سەرەوە بات ئێستا ئێمە هەم نامۆبوونمان بینی کە بایکۆت بوو و هەم یاخی بوونە یینە سەر شەقامەکان و دەنگی کێشین بە تەوێڵێم ستەمکارانەدا ئێستا هەر ئەوەندەی ماوە لێرەوە بۆی تێگەین کە یاخیبوون و شۆڕشیە داوا لە سەرجەم فەرمانبەرانی کردە جیاوازەکان و مامۆسایانی هەولێر و دووەی ئەەکەین هەرچەند ئەزانین ئەوان فشارێکی زیاتریان لەسرە بەڵام ئەگەر ئەوان پێکەوە بە هەمانگی لەگەڵ ئێمە بێنە سەر شەقامەکان ئەو کاتە دەسەڵاتداران و کۆی خەڵکیش ئەیبینێت کە یاخیبوون و شۆڕشی مەدەنی و ئاشتیانە چی پێکرێت ئەو شۆڕشە مەدەنی کە غاندی کردی ئەجنا ئێمە پەنا نابین بووە شکاردنەوەی یەک سوڵداریش نەک ئەوەی کە پەنا بەرین بووە چەگەڵگرتن و خەڵک کوشتن وەکو ئەوەی کە دەسەڵاتداران لێمان نەخوازن ئێمە توندوتیژی بکەین. مامۆستا فریاد ئەگەر بە کورتی دووە پەیامی خۆتان وەکو مامۆستایەکی ناڕازی بگەێنن فەرمونون. ئێمە لێرەوە جارێکی تر دووپاتی یەکەینەوە هیچ فشار و پلان و هەڕەشە و گوشارێک بایکۆتمان پێ ناشکێنێت تا ئەوەی کە دەسەڵاتی ستەمکار و خۆسەپێن وەڵامی داواکاریەکانمانەداتەوە و پشتگیری وانە بێژانەکەین دەسەڵات تا ئەم ساتە زۆر خەمسار بووە نەک ئامادە نییە لە ڕووی داراییەوە بێت بەدەم داواکارمانەوە تەنانەت لە ڕووی معنەویشەوە ئەوەی کە لانی کەم بیوتایە کاکەوە منهەج کەمەکەینەوە ئەوە ساڵنامە ئەگۆڕین خۆ هیچ نەبێ ئەتوانن وانە بێژان و لە بەرزکردنەوە هیچی وای پێ ناژێت ئەو فەرمانە دەرکەن بۆ ئەوی بتوانین ئێمە بچینەوە ناو خوێندنگاکان خۆ ئەمەش نەکەن لە ڕاستیە وەکوتم چارەنووسیان چارەنووسێکی ڕەش ئەبێت و پلان و بەرنامەی ترمان هەیە لە داهاتوودا کە هەوڵ بدەین ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە بەرین بەرەو بەغداد ئەوەش سەر نەگرێت بەهۆی ئەوەی کە ئێستا ناڕزایەتی هەیە لە ناو بەغداد ئەیبین بۆ هەولێر لە هەولێر ڕێگان لە هەر شوێنێکان ڕێگەمان لێ بدرین ئێمە توانین لە خێمە بین و تەواوی کنسوڵ و وڵات و باڵێزخانە و کەناڵە جیهانەکانیش ئاگادارەکەینەوە لە ئەم ستەم و نەعەدالەتی کە بەرامبەر ئێمە ئەکرێت و لێرەشەوە ڕایەگەێنین بەڕاستی ئێمە تا ئێستا براوەین ورەمان بەرزە کۆڵ نادەین بەردەوامە بین. مامۆستا فریاد زۆر سپاس کە لەگەڵمانە بوویت و لە بەردەوامەکانی شوێی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس خۆشحاڵ بووین کات لەگەڵمان بێنەوە بینەرانی ئازیز پاش کەمێکی تر لەگەڵ نوێنەری مامۆستایانی وانە بێژ چاوپێکەوتمان دەبێت لەگەڵمان بێنەوە. ماڵە بینەرانی ئازیز ئێستاش بەڕێز ڕێکەوت بەرزنجی وتەبێژی مامۆستایانی وانەبێژی ناڕازی لە دەڤەری شارە زۆر لەگەڵماندایە. مامۆستا ڕێکەوت ئێوە باش و سپاس کە ئێوەش لەگەڵمانان. سڵاو لە جەنابشتان کاکە بناری خۆشەوی سڵاو لە خۆتان و لە تەواوی کارمەندان و ستافی بەڕێستان و بینەران و بیسەرانی سایتی ئەلکترۆنی پێشەنگ زۆر زۆر سپاس بەس بوو بوورە ئەو وینە هەڵە بوو فەرمونەکە ڕاستی بکەنەوە. وتەبێژی مامۆستایان نابەڵک و نوێنەری وانەبێژان لە قەزای شارە زۆر و ئەندام لە دەستەی نوێنەرانی ئەندام لە دەستەی فەرمانبەران و مامۆستایانی ناڕازی. زۆر سپاس کە دروستان کردەوە بە داوای لێبوردنەوە. بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی جارێ دۆخی مامۆستایانی وانەبێژ باس بکەن لە چی دۆخێکتانێ و چی جیاوازێکی هەیە لەگەڵ مامۆستایانی ترەوەی پێوترێنی لاگیا خود بەردەوامی و هەتاوەکو دوایی. ڕاستە بەنای خۆی گەورە میێرەبان بەڵێ ئێمە بەداخەوە خۆی لە بنەڕەتدا هیچ جیاوازێکمان نییە وەکو مامۆستایانی بەڕێزی هاوپیشەمان میلاک و دامەزراو چکە هەمان ئەرکمان هەیە بەڵام هەمان مافمان نیە هەمان ئیمتیازات و دەستکەوتمان نیە بەداخەوە هەمیشە ئەحزابە کوردیەکان بە تێک ڕاکاریان لەسەر تەڵقینکردنی و کاریان لەسەر پرۆگرامکردنی سایکۆلۆژی تاچی کورد کردووە و ئیشان لەسەر ئاگایی و نائاگایی تاچی کورد کردووە یەکێ لەو ئیشە خراپانەی کە کردویانە لەسەر ئێمەی
کۆمەڵانی خەڵکی کوردستان دابشکردن و دروستکردنی چینایەتی بۆ تەبقات بووە لە نێو چین و تۆشەکان لە کاتێکە ئێمەی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەموو خەڵکی بەژمەینەتین و ئەم دۆخەی کە هەیە و هەموو ئەو دۆخە خراپانەی تریشی کە هەبوون هەمیشە سەرجەم چین و تۆشەکان یعنی معەزەب بوون بۆ دۆخە و هەروەها ئێمە ئەوەتانێ تەنها لە ناو چینەکانیشە لە ناو چینەکانیشە چینی تر دروستەکەن تەبقات دروستەکەن بۆنە ئێمە مامۆستایانی بەڕێز هەمیشە هەر یەک ینی بە یەک پاکێج ئیشەکەین خەبات ئەەکەین هەموو هەری مامۆستان پێماوەترێ مامۆستا پێویست ناکە ینی ئەم چینایەتی دروست کرێەوە ئێمە پێش هەموو شتێک جی ئەو چینایەتی و تەبقاتە ئەوەستینەوە کە دروست بووە لە نێوانمانە چونکە چەند چینێک هەیە و تا مامۆستای بەڕێزی میلاک و دامەزرا و مامۆستای وانەبێژ مامۆستانی گرێبەست کە بە خۆشحاڵیەوان نەمانەوان ساڵانی ڕابردوو دامەزران ئەوەشمان هەبوو و مامۆستای خۆبەخشیشمان هەیە بەداخەوە ئێمە سەرەتا یەکێک لەو شتانی کە ئێمەی دەستەی مامۆزانی ناڕازی دژی ئەوەسینەوە ئەو چینایەتیەیە پێویستەکە ئەو چینایەتی نەمێنێ و هەمومان بە یەک پاکێج ئیشەکەن یەک پاکێجەکەش چییە مامۆستای بەڕێزی دامەزرا و میلاد داوای موچە و شایستە دایرەکان هەنەکەن و داوای لە بەرزکردنەوە تەرفیع علاوەکەن کە هەموو ئەوانە هەر بوجە و پارەی پێویستە وەروە موچە فەوتاوەکانیان کە ساڵانی ڕابردوو بە بیانووی شەڕی نازانم ملانە سیاسیەکان و ڤایرۆسی کۆرۆنا و دابەزین نرخی نەوت و ئەم شتانە کۆمەڵێک بارگرانی لەسەر فەرمانبەران و چین تۆشەکان و بڵێن سەرجەم فەرماگەکانی تر بەڵام لەسەر مامۆستایانیش بەڵام ئێمەی مامۆستایانی ناڕازی جی ئەو ئینانە وەسینەوە کە دەرحەق بە ئێمەی مامۆستایان کراوە و ئەکرێ خاڵێک تر ئەوەیە کە ئێمە بە یەک پاکێج هەمیشە کارەکەین بە لەسەر جەم شار و شارشکەکانی تر و لێرەشەوە پێم خۆشە ئەو پەیامە بگەێنم کە لە ئەم یاخیب ئەم شۆڕشەسپیە و ئەم هەوڵماندبوونانەی کە دەستمان ناوتی ئەم خەباتە و ئەم گربوونەوە خۆپشاندانانە و درێژە ئەکێشەوە بەرداوامی ئەبێ بەبێ هیچ دەستکەوتێک بایکۆت ناشکێنین و بەردەوامە بین لە بایکۆت و لە خەباتی مەدەن و لەم شۆڕشەسپیە دوور لە هەموو جۆرە توندی و چیژی و بەلا ڕێدابردنێک ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورەوە پشتیوان بە هاوڕێ هاوپیشەکانمان خەڵکانی دڵسۆز و سەرجەم چین و تۆشەکانیش ئینشاءڵڵا بەردەوامە بین بۆچوونێک هەیە دەوترێت کە ئەم بایکۆت و ناڕەزایەتی دەربڕینانە لە وڵاتانێکدا دەوری ئەبێت کە حکوومەت و دەسەڵاتەکەی گوێیان لێ بگرن وەڵام بە خواستەکانیان بدەنەوە بەڵام دەسەڵاتداران لە کوردستان دوورن لەوەی کە گوێ لە خواستی مامۆستایی ناڕازی یان جەماوەری ناڕازی بە گشتی بگیرێت چەندێک لەگەڵ ئەم بۆچونەدا کۆکنەوە سەرنجی ئێوە لەم بارەوە چییە؟ ڕاستە بەڵێ زۆر ڕاستە کاک بنات بەداخەوە ینی هەمیشە ئەوەمان وتووە تا بە وتە وتومانە لە میدیا و لە سۆشیال میدیا وتومانەوە لە هەتا بە شێوی شانە و نواندن ئەمانەمان ڕاگەاندووە کە بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێم کەڕ و کوێر و لاڵن واتە وەک ئاەتەکەی خوای گەورە کە فەرمێ سم بوکمم عمیوم فەهم لا یشعرون یا لا یرجعون واتە کەڕ و کوێر و لاڵن واتە کەڕن لەبەرەوەی کە حەقت نابیستن ئەمە شتێکی مەجازیە و لە بنەڕەتا دەبیستن بەڵام حقیقت نابیستن و کوێرن واتە ڕاستیەکان نابینن و لاڵن واتە ڕاستیەکان ناڵێن و کەواتە ینی بەداخەوە بەڵام ئێمە پێیان ئەڵێن ینی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەڵێن بە چین و تۆژەکان ئەڵێن ئێمە بەردەوامە بین و ئیمان و باوەڕمان بەوە هەیە کە ئەم خەباتەی کە ئێمە دەستمان داوەتێ خەباتێکی مەدەنی و پەروەردەی و شارستانیە و ئەم شۆڕشە سپیە ئەمان گەێنێتە کەناری ئارامی و ئەمان گەێنێت بەوەی کە نەکانمان مافەکانمان بەدەست بێنین و لێرەوە پێویستەکات شتێک بە کۆمەڵانی خەڵکی کوردستان پەیامێک بە کۆمەڵانی بەڕێزی خەڵکی کوردستان بڵێم کە ئێمە سوپاس بخوای ینی خەڵکی بە شەرەفی کوردستان بەگشتی خۆمان بە موسڵمان نەزانین ئەم پەیامە لە پێشا بۆ مامۆستایانی بەڕێزی ئاینیە و بۆ سەرجەم چین و تۆشەکانیش بەڵام پێیان ئەڵێن ئایا مامۆستایانی بەڕێزی ئاینی کە ئێوە لەو مینبەرەوە کە ئەمە شوێنی پەیامبەری ئازیزمان ئەم مینبەرە باشە لەم مینبەرەوە بۆچی حەق ناڵێن کەمینەیەکیان نەبێ واتە تۆی مامۆستای ئاینی بەڕێز و بەداخەوەی من ینی ڕەشبین نیم بەڵام واقع بینم ئەوە واقعەکەیە کە پێمان دەڵێ من هیچ دڵم بەو ئینە خۆش نییە ئەو جم و جوڵەی کە وەکو گەنجێک وەکو موسڵمانێک ئەمە ئەڵێم وەکو موسڵمانێک ئەمە ئەگەر کۆمەڵە پرسیار هاتووە ئەوانەتان ئاڕاستەکەم چونکە کاتمان کەم ماوە یەکەمەوە گەشتبی ئەفو
ئەگەر لێک ڕاستەکە پێم خۆشە و پرسیاری بینەرانیش ئاڕاستی ئێوە بکەم فەرمونون. ببوورە مەبەستم ئەوەیە کە ئەو قەرباڵقەی کە بینین لە مزگەوتەکان ئەو جم و جوڵە ینی بەداخەوە ئایا پەیامی ئیسلام پەیامێک ئاوایە کە غەدر و زوڵم و ستەم و لێ بکەوتەوە نەتوانی بەرەنگاری بیتەوە نەتوانی دەنگ و ڕەنگت هەبێ نەتوانی بڵێ نا ینی نا بدەی بەگوێی بەرپرسانە ینی نەتوانین بڕۆی بەدەم داواکرد حتا دەیان ئاەت و حەدیثمانەیە کە بۆ نمونە کە جی زوڵم و ستەم و نادادی ئەتا پێغمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەفضل الجهاد كلمة حق عند السلطان جائر یا عند السلطان ظالم واتە باشترین تێکۆشان وتنی وشەی حەق و ڕاستیە لە بەرامبەر بەدەسەڵاتدارێکی زاڵم و ستەمکاری خۆسەپێن کاتێک کە تۆ یەکی مسلمان مامۆستایەکی بەڕێزی ئاینی خۆی ینی مامۆستایەکی بەڕێزە ئایا پەیامبەری ئازیزمان ئاوا بێدەنگی هەڵبژاردووە گەورە هەمیشە پەیامبەرانی بۆی هەڵبژاردو بۆی نردوونی دژی زوڵم و ستەم و نادادیەکان بۆستنەوە ئەگەر بینە سەر پرسیاری بینەران کە بە گرنگی ئەزانم ئەمانە تاوتە بکەین پرسیارەکەی ئەڵێ بەجیا لە یەکێتی مامۆستایان کە سەر دەسەڵاتە ئایا ڕێکخراوی تری مامۆستایان بوونی هەیە بۆ منە ڕێکخراوێکی سەربەخۆی مامۆستان ببوورە بە پرسیارانش هەمووی بکەین بە یەک وەگەر بە کورتی وەڵامی هەمویان پێکەوە بدەنەوە ئەوەی دومیان دەڵێت بە ڕێکی میکانیزمێک مامۆستایانی ناڕازی وەکو نوێنەر مامۆستای ناڕازی خۆیانیان دەستنیشان کردووە و بۆ پرسیاری سێهەم ئەگەر وەکو خۆتان دەڵێن دەسەڵاتداران کەڕ و کوێر و لاڵن ئەگەر دەسەڵات هەر بێباک بوو وەڵامیان نەدانەوە پلانی دواترتان چییە ئەگەر هەوڵ بدەن بە ماوەیەکی کوردەڵامی هەموو ئەو پرسیارانە بدەنەوە فەرمونون. جوان ڕاستە یەکێک لە خاڵینی یەکەم ئەوە بوو یەکێک لەو کۆمنتی و برادرانە بەچی میکانیزمێک ڕاستە بۆ میکانیزمەی کە ئێمە منێک کە مامۆسای بۆ منە لە قەزای شارەزور قەزایەکی گەورە و شارەزور کاتێک گەشتمارێکی بەڕێز خۆشکوبرامانەیە هاوڕە پیشەمانەیە مامۆسای وانەبێژن کاتێک کە من هەڵوێستم هەبووە کاتێ هەر لە سەرەتای ساڵەوە بەهۆی بێباشی و خەمساردی بەرپرسانی نابەرپرس و بەدەم داواکاری ڕەواکانمانەوە نهاتوون هەر بەر لە سیانزەی نوۆش کە بڵێن وادەی زەنگی یەکەمی ساڵی نوێی خوێندنە ئێمە دەنگی نامان بەرز کردەوە و بڵێن هۆشیاریماندا بە بەرپرسانی نابەرپرس کە ئێمە بایکۆت ئەەکەین وە خۆپشاندانەکەین وە گربوونەوەی جەماوەری ئەنجامەدەین بەڵام من هەموو چین و توێژەکان شایدن و خەڵکی بە شەرەفی قەزای شارەزور شایدە من تاکە نەفەر بووم ئەچوومە سەر جادە ئەچوومە شەقام لە سەنگەری شەرەف داوام لە کۆمەڵانی بە شەرەفی قەزای شارەزورە کرد کە بێنە شەقام و دەنگی نابدەین بە گوێی بەرپرسانە و من هەڵوێستەکانمان و بەردەوامیمان لەسەر هەڵوێستەکانمان وای کردووە کە ئێمە بە نوێنرایەتی چین و توێژەکان بە نوێنرایەتی کۆمەڵێک مامۆستای بەڕێز لەسەر جەمپەروەردە جیاوازەکانیش هەموو ئەوەی کە ینی هەڵوێستەکانمان و بەردەوامیمان منەوەمان لەسەر هەڵوێستە و دەنگ و ڕەنگمان و بڵێن هەموو ئەوانە وای کردووە ببینە بە نوێنەریان خاڵێک تر وابزانم باسی لەوە بەدەم داواکاریەکەتانەوە نهاتن ئێوە چیەکەن ئێمە بەردەوامە بین ئەفو بەردەوامە بین و کۆڵ نادەین و شەقام چۆڵ ناکەین و بەو ئاسانیە ئەگەر دڵنیاین لەوەی کە ئەگەر بەدەمیشمانەوەی نین بەرپرسان ئێمە ینی پەیامی خۆمانە بین بۆ عێراق ئەچینە بڵێن ساحی تەحریل لەوێ لەگەڵ هاوڕێ هەپیشەکانمانە لەگەڵ دەستەی مامۆسایانی فەرمانبەرانی ناڕازی لە پلانمانایە کە بە پلانی B و C و D ئەچینە ئەوێ و لە پەیامەکانمانە بین بۆ ئەوێ هەمیشە وەکو بۆ نمونە کاتێ ڕۆڵەیەک ناڕازیە لە دایک و باوکی لە خانەوادەکەی کاتێک پەیامێکی بەدەی پەیامەکەی بگەینە بۆ ئێمەش بڵێ و خاڵێکی تر ئەفو ببوورە پرسیارێکی تر هەبوو بەڵێ ئەگەر کۆتا پرسیاریش ئایا ڕێکخراوی تری مامۆستایان هەیە بجیا لە ئەوەی سەر بەدەسەڵاتە ئێمە بەڵێ بە خۆشحاڵیەوە چین و توێژەکان هاتوونەتە ناومان وە پشتگیری و پشتیوانی خۆیانمان بۆ دەرەبڕن و ئێمە هەر بە ڕێزێک هەر ینی لە هەر فکرێک بێ هەر ئایدۆلۆژیەک ینی بۆن کەسانی ئاینی بن کەسانی غیرە ئاینی بن کەسانی حیزبی و سیاسی بن ئێمە سوپاسیانەکەین کە پشتگیری و پشتیوانی خۆیانمان بۆ دەربڕن بەڵام ئێمە ڕووی جوانمان تا ئێستاکە ناشرین نەبووە
بە حیزبەکان و بارگاوی نەبوون لەبەر ئەوەی پاڵی بە ئێمەوە ناوە تەنها دین و ئیمان و ویژدان زیدوەتیمان بووە و بەڵێ ئێمە سوپرایزشمان ئەبێت لە ڕۆژانی ئایندەیە کە بە شانۆی جیاواز پەیامەکانمان نەگەیەنی لەبەرەوەی کە ئێمەڵین دەسەڵات کەڕ و کوێر و لاڵە ئێمە میکانیزم و ڕێگای تر ئەگرینە بەر بۆ ئەوەی کە پەیامەکانە و ئێمە لەسەر شەقام وانەی پەروەردەیی و ڕەوشت ئەڵینەوە وانەی ئازادی ئەڵینەوە وەروەها وانەی کۆڵنەدان و ئاڵینەوە بە بەرپرسان و وەروەها بە کۆمەڵانی خەڵکی بە شەرەفی کوردستان و پێیان ئەڵێن ئێمە داوای مافەڕەواکانی سەرجەم چین و تۆشەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەن و داواکارەکانمان و پێشترش ئاماژەم پێدا یەک پاکێجە و بڵێ بەڕێز مامۆستا ڕێکەوت بەرزنجی لە مامۆستایانی ناڕازی وانەبێ زۆر سپاسکە لە بەرنامە ئەگەر زۆر بە کورتی فەرمووی زۆر بە کورتی ئێمە من ئەمە زۆر گرنگە بیڵێم ئێمە ئەمانەوێت نەوەیەکی نەخوێنەوارمان هەبێت بەڵام بە عیزەت بە شکۆ بە هەڵوێست بە خیرەت ینی با نەخوێنەوارش بێ بەهۆی بایکۆتی ئێمە با خوێندن بڵێن شکست بێنێ بانەوەیکی خوێنەوار بەرهەم بێ بەڵام نەوەکو خوێنەوارێکی خاوەن بڕوانامەی ساقت و کۆیلە و ژێردەسە و خۆپەرز و کورسی پەرز و بێمەوقیف بێ هەڵوێت و ترسنۆک و زەلیل ئێمە دووبارەیەکەینەوە نەوەیەکی نەخوێنەواری بە عیزەت و خاوەنشکۆ لەلای ئێمە گرنگترن لەوەی نەوەیەکی خوێنەواری خاوەن بڕوانامەی بێهەست و بێنە و ترسنۆک و کۆیلە و خۆپەرز و ژێردەسە و بێ عیزەت بێ کەرامەت ئێمەمانەیە کەرامەت بگەڕێتەوە و عیزەت بگەڕێتەوە و شکۆ بگەڕێتەوە بۆ مامۆستا بۆ پێنووس بۆ خوێندنگە بۆ پەروەردە بەڕێز مامۆستا ڕێکەوت بەرزنجی زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوو زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بینەرانی ئازیز زۆر سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە بەداخەوە نەمانتوانی تەواوی ئەو پرسیار و سەرنجانەی ئێوە ئاراستەتان کردووە لە مامۆستایانی بکەین بەهۆی کاتی کەمی بەرنامەکانمانەوە بەڵام هیوادارم مامۆستان خۆیان بتوانن لە دەرفەتی تردا وەڵامی پێ بدەنەوە وچانێکی بچووک دەدەین و پاشان سەبارەت بە هەندێک لەو بۆچوونانەی لە پەیوەند بە جەنگی غەزەوە لەگەڵ ئیبراهیم حوسێن تاوتوێ دەکەین لەگەڵمان بێنەوە. بەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش سەبارەت بە جەنگی لە غەزە و یان بڵین هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە دوو چاوپێکەوتمان دەبێت سەرەتا لەگەڵ ئیبراهیم حوسێن داوتوێی هەندێک لەو سەرنجانە دەکەین کە لە ئارادا هەن و دواترش لەگەڵ موحسین کەریم دەسەر ئایندەی ئەمڕۆداوانە بۆ کوێ دەچن کاریگەریەکانیان لەسەر کوردستان چی دەبێت قسە و پاسمان دەبێت. ئێستاش ئیبراهیم حوسێنمان لەگەڵدا. ئیبراهیم حوسێن ئێوە باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوەش باش سپاسی تۆ و ستافی پێشەنگ تیڤی دەکەم ساوڕێزم هەیە بۆ گوێگران و بیسەران و بینەرانی پێشەنگ تیڤی زۆر سپاس. لە پەیوەند بە جەنگ لە غەزە و هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە کۆمەڵێک تێڕوانینی جیاواز بوونیان هەیە. دەمەلێکی کیانەوە دەست پێ بکەم کە بە گرنگی دەزانم ئاماژە بە ئیسلامی سیاسی دەکات دەوترێت کە ئەم هێرشە بۆ سەر حەماس ئیسلامی سیاسی لاواز ناکات بەڵکو بەهێزی دەکات. ئێوە چەندێ لەگەڵ ئەم تێڕوانینەدا هاوڕان؟ بەڵێ بەڕای من ئەم فەرزە کە پێی وایە زۆرە داگیرکاریە ئەم دەست درێژی و ئیجحافە لە ڕادە بدەرەکە دەوڵەتی ڕاستی ئیسرائیل بە پشتیوانی دەوڵەتانی غەرب دەستی پێ کردووە سەرنجام تاوەی کە ببێتە خۆی لاوازکردنی ئیسلامی سیاسی بە پێچەوانەوە دەبێتە هۆی بەهێزکردن و دەرفەتێکی ترەدا بۆ بچووکنەوەی بۆ ئەوەی هێز کۆکاتەوە نانەسەرە و بابەتە لەسەر ئەو مەسەلەیە بخوات و دەرفەتێکی تری مێژووی وەکو دەرفەتێکی تری مێژووی دیسانەوە بۆ چەند ساڵی تر بتوانێت هێزی لەسەر کۆبکاتەوە. ئەمە فەرزێکی بەڕای من فەرزێکی واقعیە ناریکەم لە کوردماوەدا ئەو بچووکنەوە ممکنە لە هەندێک شوێنە
قەڵەمڕەوی هەڵسوڕانی سەربازی و کردەوەی سەربازی و ئەوانەی لە دژی ئیسرائیل کە پێی دەڵێن لە دژی ئیسرائیل لەدەست بدات و ئەوانە بەڵام بەمانە سیاسی و اجتماعیەکەی لە ناوچەکەدا جارێکی گیان بەبەر ئەو بزوتنەوەیدا دەکاتەوە باڵا جۆراجۆرەکانی ئەو بزوتنەوەی چالاک دەکاتەوە ڕێگەیان پێ ئەدات کە بەردی دڵسۆزی بۆ خەڵکی فەڵەستین و بۆ قەزی فەڵەستین و ئەوانە لە سینە بدەن وارێستا ئێمە ئەبینی کە هەموو حەشری بزوتنەوەی ئیسلامی سیاسی بە دەوڵەتەکانیەوە بە هێزە جۆرا و جۆرەکانیەوە خەریکن ئەم بابەتی داگیرکاریە ئەم ملحوڕیەی دەوڵەتی ئیسرائیل لە خزمەت بە ئەجەندای خۆیانە تەوزیف دەکەن و بەکاری بێنن ئەمە نەتیجەیەک لە ئاکامە یەکێکی تر لە ئاکامە ڕاستەوخۆکانی ئەو تحەدا و دەستدرێژی و تاوانکاری و داگیرکاریە کە ئیسرائیل ئێستا دەستی پێ کردووە واتە قوربانیەکانی ئەم هەلومەرجە ئەم بحرانە ئەم قەیرانە ئەم بێچارەی و داماویە و ئەم تاوانکاریە کە تاوانکاری ئاشکرایە کە لە دژی خەڵکی دانیشتووی فەڵەستین و ئەوانە پیادەی دەکەن تەنیا ئەوە نییە کە چەندین هزار ئینسان بۆتە قوربانی چەندین هزار منداڵ بۆتە قوربانی چەندین هزار بەشەر کە پەنای هێناوە بە خەستەخانەکان تەنانەت لە خەستەخانەکانە کەوتونەتە بەر بۆمب و موشکی تیرۆریزمی ئاسمانی کوێرانی دەوڵەتی ئیسرائیل بەڵکو یەکێکتر لە ئاکامەکانیشی گیان بە بەرداکردنەوەی دووبارەی ئیسلامی سیاسی وەک چۆن شەڕی خەلیج وێرانکردنی عێراق وێرانکردنی ئەفغانستان ئەم دەرفەتێکیدا بەوەی کە بزوتنەوەی ئیسلامی سیاسی هار ببێت بکەوێتە سەر پاش و هێز بۆ کاتەوە دیسانیش ئەم زام و برین و خوێن و وێرانکاریە لە هەر ڕادەیەکدا بووە ئەگەر بۆ ماوەیەکی کورت ماوەش بێت ئەو دەرفەتە بە بزوتنەوەی ئیسلامی ئەدات کە بتوانێت تەواوی کەڵکی ئەو کەڵکەی کە دەیەوێت لەم ئەو کەڵکە سیاسی کە دەوێت لەم تحەدا و داگیرکاریە بە قازانجی بەهێزکردنی خۆی بەکار بێنێت هێشتا لە پەیوەند بەم هێرشانەی ئێستا ئیسرائیل ئەیکات بۆ سەر غەزە کاتێک کە تەماشای قسەی سەرانی وڵاتانی ڕۆژئاوا دەکەی یان دەستگا ڕاگەیاندنەکان ئێستاش هەر دەگەڕێنەوە بۆ سەر هێرشی حەماس وەک بڵێ کە ئەمە لە 7 ئۆکتۆبەر و لە سەرچاوەی هێرشی حەماسەوە ئەم ڕووداوانە ڕوویداوە تەنها حەماس هۆکاری ئەم ڕووداوانە بوون یان چی شتێک لە پشتی هێنانە پێشەوەی دایمە ئەم حەماسە هەیە لە پەیوەند بەم کاولکاری ئێستا لە غەزە بەڕێوەیە بەڵێ ڕاستەکەی دەوڵەتی ڕاستی نەژاد پەرستی ئیسرائیل ڕاستی ئیسرائیل دەوڵەتانی غەربی دەوڵەتانی ڕۆژئاوا کە بە شێوەیەکی زۆر بێ ئابڕوانە مثلەن پاساوی ئەم داگیرکاری و کوشتار و وێرانکاری ئەکەن ئەو کارانە ئەکەن کە هەریەکێکیان بۆ خۆی تاوانێکی جەنگی گەورەیە معلوم نەبوو ئەگەر حەماس نەبوایە معلوم نەبوو ئەگەر ئەو کارکردەوەی حەماس نەبوایە چۆن دەیانتوانی ئەم داگیرکاری و تاوان و وێرانکاری و تاوانی گەورەی جەنگیەی کە هەر ڕۆژ و هەر لەحزەیەک ئەنجامی ئەدەن پاساوی بکەن بۆیە خاڵێک کە ئەوان بەدەستیانەوە گرتووە بۆ پاساودانی ئەم هەلومەرجە بۆ پاساودانی ئەم دەست درێژی و ئیجحاف ئاشکرایە بە حەقی خەڵک بە ژیانی خەڵک بە کرامەتی خەڵک بە ئاسایشی ئەو خەڵکە ئەم هینێ ئەم بابەتەیە ئەم گەورەکردنی تەسویری حەماسە و هەمەجیەتی حەماس و ئەوانەیە ئەگەر نەچۆن دەتوانن بیر و ڕایگشتی زیندوی بەشەریەتی ئەمڕۆ سڕ بکەم بتوانن لە قاڵبی بدەن بتوانن بەشەریەت تووشی سەرجێژە بکەن کە مەسەلەکە بەڕاستی چییە واتە بڵێم کە ئەم پاساوی حەماس و حەزدەی مان کە حەماس ئەو هێرشەی دەست پێ کرد باشترین بەڵگە و باشترین مستەمسەکی داوەتە دەستی دەوڵەتی ڕاستی ئیسرائیل و
دەوڵەتانی غەربی بۆ بتوانن ئەو هەموو هەمەجیەتە ئەو هەموو تحەدایە ئەو هەموو وێرانکاری ئەو هەموو کردەوەیە کە هەر یەکێکی هەر لەحزەیەکە یەکەن تاوانێکی جەنگیە بتوانن پاساوی بکەن بەڵام ئەمە چەند بڕدەکات بەڕای من بەشەریەتی ئەم سەردەمە کوێر نییە هەر ئێستا نیشانەی زۆر لە ئارادایە کە بەشەریەت ئەم تەفسیرە یان ئەم تێگەشتنە لە واقعەکە قبول ناکات لە واقع لە ڕووداوانە قبول ناکات معلومە حتى تەنانەت باسەکە لێرەدا ئەوەیە خودی حەماس خودی بزوتنەوەی ئیسلامی خودی ئەو هەمەجیەتی بزوتنەوەی ئیسلامی لەکوێوە هێز وەردەگرێت لەکوێوە توانە وەردەگرێت لەکوێوە پاساوی خۆی وەردەگرێت لەم هەموو هەمەجیەتە لەو هەموو زۆڵمەی کە ساڵەهایە لە دژی خەڵکی دانیشتووی ناوچەکانی فەڵەستین بەڕێوەی ئەبن هەلمەرجێکی واکە وایان دروستکردووە کە تیایدا بەڕەسمی خودی میدیای دنیای غەربی بە زیندانی گەورەی 2 ملیۆنی وەصفی دەکات. ئەمە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەوە بپرسم کە دەبینیت لە کاتێکدا غەزە بردومان دەکرێت هەزاران قوربانی لێ دەکەوێتەوە گەمارۆ دراوە پێداویستە سەرەکیەکانی پێناگات هەزاران منداڵی دەبنە قوربانی بەڵام لە پاڵ ئەمەدا زۆر بابەت ئاماژیان پێ دەکرێت و قسان لەسەر دەکرێت کە لە ڕوانگەی منەوە ڕەنگە لاوەکی بێت لەم کاتەیە ئەوەی کە دووبارە گەڕانەوە بۆ 7 ئۆکتۆبەر یاخود ئەوەی کە ئاخۆ ئەمە لە ئەوروپایە بزوتنەوەی دژی ئیسرائیلی دژی یەهودی بەهێز دەکات یاخود ئەوانەی کە بۆ پشتیوانی لە فەڵەستین و لە دانیشتوانی غەزە خۆپیشاندان دەکەن ئایا تاوانەکانی حەماس مەحکوم دەکەن یاخود نا بە شێوەیەکی گشتی ئەم جۆرە بابەتانە لە پەیوەند بەم کارە ساتەی ئێستا لە غەزە ئەخڵقێنرێ بۆ خلاصە میدیای باو میدیایەکی ڕاستە میدیایەکە لایەنگرە میدیایەکە پابەند نییە بە حقیقەت پابەند نییە بە حتا تەنانەت سادەترین معایری ئینسانیەوە بۆیە میدیایەکی ئاراستە کراوە هەمیشە ئەو بابەتانە پەم دەکاتە ناو بیڕای گشتیەوە کە بتوانێت ببێتە مای سەر لە شێواری بیڕای گشتی لە خشتە بەرێ و سەرنجی بیڕای گشتی ئازادی خوازی دنیا و بەخەریەتی متمەدن لەسەر ئەسڵی مەسەلەکان لابەرن لە هەردوو بەرەکەەوە دیارە ئەم هەوڵە ئەدرێ بۆ ئەوەی ئەسڵی قەزیەکە ئەسڵی مەسەلەکە لە چاوی بەشەریەتی ئەم سەردەما لە چاوی جەماوەری کرێکار و زەحمەتکێش بشارێتەوە سەرنجام بتوانن ئەو دەورەیەش بەبێ ئەوەی کە بەشەریەت دەرفەتی ئەوەی هەبێ ڕاستیەکان ببینێ بەبێ ئەوەی بتوانێت مەجال بکاتەوە بۆ دەخالەتێکی سەرزیندوتر لە ڕاگرتنی ئەم خوێن و ڕێژی و ئەم دەستێژیانە ئەم بابەتانە بە ئەنقەس فۆکسەکەن تەرکیزی لەسەر دەکەن گەورەی دەکەن و دەیکەنە بابەتی زاڵ کە هەر لەحزە لە تەلەڤیزیۆنەوە لە سۆسیال میدیاوە لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن بەکاردێنن بۆی بتوانن کە ئەسڵی قەزیەکە چییە لە چای بەشەریەتەوە بیشارنەوە بۆ ئەوەی ئەو دەرفەتە پەیدا نەبێت کە بەشەریەت بتوانێت چینی کرێکار جەماوەری زەحمەتکێشی ئەو سەردەمە ئەو ملیۆنان ئینسانە کە دڵی بەم کارە ساتانە دەگوشترێت کە ویژدانی بریندار دەبێت بۆ کارە ساتانە نەتوانێت بە شێوەیەکی ڕاستە و خۆ سەرد بەخۆ لە پاساوەکانی ئەم بە هەر وەرەی بەرەکانی ئەم جەنگایە ئەم تێکدادانە بێتە مەیدان و سەرنجام ڕێگا بکاتەوە بۆ ئەوەی کە بەشەریەت دەخالەتێکی گەورەتر بکات بۆ ئەوەی ئەمرێکی واقعی جیاواز فەرز کات ئیمکانی ئەو بڕەخسێنێت سڵحێک بێتە ئاراوە یەک بێتە ئاراوە ئاسایش و ئاشتێک لەو منطقەیە بەرقەرار ببێت وە سەر بگرێت و سەرنجام تا بکرێت لە ڕێگایەوە سنوورێک بۆ دەستدرێژی ئەو ڕاستڕەویە لە هەردوو بەرەکە دابدرێت و سەرنجام ئیمکانی ئەوە پێک بێت کە هەلمەرجێکی نۆرمالتر دروست ببێت کە تیایدا بکرێت چاوەڕوانی ئەو بکرێت کە
ئاشتێکی تاڕادەیەک بەرقەرار دروست بێت کە تیایدا خەڵکی ئەو ناوچانە بتوانن بڕیار لە سەر چارەنووسی داهاتووی خۆیان ژیانی ئێستاە مەسلەی سۆڵح مەسلەی دروستکردنی دەوڵات مەسلەی بڕیاردان لەسەر پەیوەندی بەشەکانی دانیشتوانی ئەو ناوچانە بەیەکەوە بتوانن بڕیارێکی دروستی لەسەر بدەن هەر بۆیە ئەم بەشێکە لە پروپاگەندەی جەنگی لایەنەکان بۆ ئەوەی هەر کەسە بتوانێت لە فەزایی کە خۆڵقاوە لەم بۆکران قەیرانە گەورەی کە خۆڵقاوە بتوانن ئەجەندەی خۆیان بەڕوندیەکانی خۆیان بەداخەوە هیبراهیم حسین بتوان زۆرترین فەرموو برایم گیانەگەر بە کورتی دوا پێیان تاڵە هەرچەنە قەتعیکیشی تێکەوت بەڵێ بەرحاڵ بۆ پێیان هەروەیە کە ئەم هەلومەرجە هەلومەرجێکی زۆر ترسناکە هەلومەرجێکی زۆر ڕەش و یەکێک لە تاریکترین پەردەکانی ژیانی بەشەریەتە خۆشبەختانە ئەم ماوەیە بزوتنەوەی ئینسانی بزوتنەوەی خوازیاری ڕاگررتنی ئەم جەنگ و دەستدرێژیە بە شێوەیەک لە شێوەکان لە پایتەختەکانی دنیاە سەری هەڵداوە تەنیا ڕێگەیەکە بۆ ڕاگررتنی ئەم خوێن و خوێنڕێژی و ئەم دەستدرێژ و ملحوڕیای کە دەوڵەتی ڕاستی ئیسرائیل و بە پشتیوانی وڵاتانی هەر دەستیان داوەتێت ئەوە یەکەم بزوتنەوەیە بتوانێت خارەتێکی سەرڕاستتر سەرزیندوتر لەو هەلومەرجەدا کە لە ڕاگررتنی ئەم خوێن و خوێنڕێژی و وێرانکاریەدا بکات ئیمکانی ئەو پێک بێنێت هەلومەرجێک بۆ ئاشتیەکی سەقامگیرتر دروست ببێت بۆ هەلومەرجێکی سەقامگیرتر دروست ببێت و سەرنجام ئەوەی کە گرنگە ئەوەیە فەوری ئەم خوێنڕێژیە ڕابژیرێت ئەم دەوڵەتە نەژاد پەرستە و ئەم ماشینە جەنگیە کە تیارە بە هەموو جۆرە وەسایلێکی کوشتار و لە هیچ شتێک سڵ ناکاتەوە حەد و حدودێکی بۆ دابنجێت ئەمە کۆمەک دەکات تەنانەت بەوەی کە بکرێ لەو بەرەوە بزوتنەوەکانی تر بزوتنەوە ڕاستڕەوەکانی تر لە جۆری بزوتنەوەی ئیسلامی سیاسی و حەماس و ئەوانە تا حدێک کۆنتڕۆڵ بکرێن لە بەرێک و لەو بەری تریشەوە ڕاستی ئیسرائیل دەوڵەتی ڕاستی ئیسرائیل تا حدێک کۆنتڕۆڵ بکرێت تەنیا ئومێد ئەوەیە کە ئەم بەشەریەتە لە بەرامبەر ئەم فەجایع کارەسات و ماڵوێرانیە کە ئێستا بەڕەسمی پیادەی دەکەن بێتە مەیدان. ئیبراهیم حسین زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاسانەکەم و ماندوونم. زۆر سپاس. عزیزان وچانێکی کورت و سەبارەت بە ئایندەی ئەم ڕووداوانە لەگەڵ محسین کەریم چاوپێکەوتمان دەبێت لاگەڵمان بێنەوە. بەڵای بینەرانی ئازیز ئێستاش لاگەڵ محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر چاپێکەوتنێکمان دەبێت سەبارەت بە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە و ئایندەی ڕووداوەکان. محسین کەریم ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش و ڕێز و سڵام بۆ ئێوە بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی. مانگێک بەر لە ئێستا یان دروست بڵێ مانگێک ڕۆژە بەر لە ئێستا حەماس هێرش دەکاتە سەر ئیسرائیل و لە بەرامبەریشدا ئیسرائیل هێرشێکی فراوان دەکاتە سەر شاری غەزە و تا ئێستاش بەردەوامە. سەرەتا باز دەکرا کە هاوسۆزیەک بۆ ئیسرائیل ڕەنگە لە ئارادا بێ بەڵام باز لەوە دەکرێت هەتاوەکو ئێستا زیاتر بەرەو ڕووی ئیسرائیل وەستاونەتەوە تەنانەت ئەو وڵاتانەی کە وەکو پشتیوانی ئیسرائیلیش دەردەکەوتون خەریکە ئیتر داوا دەکەن سنوورێک بۆ ئیسرائیل دابنرێت. جارە ئێوە ئەمە وەها دەبینن؟ بەڵێ ئەزانی چۆنە بە بڕای من لە یەکەم ڕووداوی وەکو ئێوەش باستان کرد هێرشەکەی حەماس بۆ سەر ئیسرائیل و ئەو کارانەی کاری کە کردیان بە جۆرێک بەرحاڵکارێکی تۆرۆریستی بوو ئەوە هیچ گومانیتیانەوە کە خەڵکێکی بێدیفاع خەڵکی مەدەنیان مەسەن پەراماریانیان گرتیان و ئەو کاریان کرد سەرفی نەزەر لەوەی کە چ زەربەیەکیان لە جێشی ئیسرائیل لە سوپای ئیسرائیلی یا دەستگاکانی ئیسرائیلیاوە بەڵام تەبەن بەڕای من لە بیدایەتەوە بێ هەڵوێستەکان جیا بکەینەوە ینی من پێم وایە کە هەڵوێستی با بڵین لایەنگری یا هاوسۆزی لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل لە سەرەتاوە دەوڵەتانی غەرب و ئەمریکا بوو ینی مەسەن ئێمە نەمان بینی خۆپیشاندان لە غەرب بکرێ
دیفاع لە ئیسرائیل کرێ و باسی مافی خۆ بەرگی لە خۆکردن و پشتیوانی لە ئیسرائیل بکرێ نەوان بینی کاتێک کە هجوومەکانی ئیسرائیلمان بۆ سەر خەڵکی غەزەبینی اینجا بینیمان کە خەڵک هاتنە سەرجادە و ئەساسن بە دژی ئیسرائیل هاتنە سەرجادە بۆیە هەڵوێستی یەکەمە بڕای من هاوسۆزیەکە بۆ ئیسرائیل زۆرتر لە دەوڵەتە باڵین فەزای ڕسمی غەرب بوو ئەمریکا و دەوڵەتانی ڕۆژاوا بوو بەڵام تەمان ئەم بیانوە یا بڵێ ئەم کاری حەماس بیانوویەکی یا دەست ئیسرائیل کە ئیسرائیل شەڕێکی سەرتاپاگی لە دژی خەڵکی فەلەستین ڕابگەێنێ شەڕێکە دەمێکە ئەم شەڕە هەیە بەڕاستی بەڵام شەڕێک کە بێت یعنی قۆناغێکی تر پاششە بە مەسەلەی فەلەستین بە پرسی فەلەستین بە مەسایلەکانی بە خواسەکانی خەڵکی فەلەستین و هەموو ئەو بانگەشە و ئیدعا و دینانی کە لە پەیوەند بە مەسەلەی چارەسەری فەلەستین و هاتۆ یعنی بەیناوبین چ لایەن دەوڵەتەکانەوە ئەکرێت لایەن مەسەن خەڵکی دنیاوە کرێت چلان خەڵکی فەلەستین و بگرن و ئیسرائیل شاکرێ ئەمانە بە بڕای من ئیسرائیل بۆی مهم بوو کە ئەم کاری حەماس بقۆزێتەوە هجوومێکی سەرتاسەری بکات پێشڕەوی بکات لە بەرامبەر قەزی فەلەستینە یەک دوو هەم بە بڕای من مەسەلەی ترەوەیە کە ئیسرائیل کێشێکی ناخۆیی هەیە یعنی ئێمە ئەتوانین بڵێم لە ماوەی چەند ساڵی ڕابردووە سەربارەی کە قەزەی فەلەستینە بووە سەربارەی کە تاوانەکانی ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی فەلەستین بەڵام ناوخۆی کۆمەلگای ئیسرائیلە بزوتنەوەیکی ناڕەزایەتی بزوتنەوەیکی ئێترازی لە بەرامبەر دەسەڵاتی ڕازڕەوی حاکم هاتۆتە مەیدان بە شێوازی جۆراوجۆر خۆی تعبیر لە خۆی کردووە و بە جۆرە هەتا توان بڵێم بزوتەوەی چەپ لە ئیسرائیلە ناشونمایی کردووە مە حقیقەتێکە لە و بە سەختی حکوومەتی باڵێن ڕاستڕەوی ئیسرائیل توانی حکوومەت پێک بێنێ ئێمە لە تقریبان ساڵە لەمە پێش هەمومان شایدیەوە بووین کە چۆن یعنی ئەزمەی حکوومەت دەبوو چەندین جار هەڵبژاردن کرایەوە سەرنجام پرۆسەی با بڵێن یەک دەستکردنەوەی دەسەڵات لە ئیسرائیلە بە پرۆسێکی سەختا ڕۆژ و ئێستا وانی هەتا خواستی دەزەکارکێشانەی نەتەنیاهۆ خواستی محکەمەکردنی ئەمانە هەمووی مەسەلەی ناو کۆمەلگای ئیسرائیل هەیە بۆیە بە بڕای من ئەم کاری حەماس لە دوو لاوە ئیسرائیل پێشوازی لێکرد یەکەمیان کە بتوانێت زەربەیەکی نهایی لە قەزەی فەلەستین بات بە ئەم مەسەلەیە بێتە دواوە سیاسەتەکانی خۆی لە مەسەلەی ئیستیتانیشتە جێکردن لە مەسەلەی یعنی بە جۆرێک بە خاستپادنی گەڕانەوەی ئەوەی کە پێمە حەقی عودە گەڕانەوەی فەلەستینەکان بۆ شوێنی خۆیان ئاوارەکان ئەمانە بە جۆرێک یعنی تەواوی کاو ینی هەتا پرۆسەی ئاشتیەوەی کە لە 1990 لە ژێر چاودێری غەرب و ئەمریکا هاتە پێشەوە واژۆکرا لە بینی فەلەستین و بەنی ئیسرائیل ئەمەش بە جۆرێک ینی بخاتە کەنار ئەچەند کە 30 ساڵامە لەسەر ڕەفەدانەوە بەڵام بە جۆرێک ئەمە ینی ئەوەشی نەهێڵێت وەکوتم لە خاڵی دووەمیش ئەو زەربەیە کە لە ناوخۆ بادوە بتوانێت بە ناوی ئەوەی کە ئیسرائیل لە شەڕایە لە شەڕێکی خارجیە شەڕی دوژمنێکە کە دوژمنێکی ترۆریستە ناوی حەماسە بێنێت نەوێک لە ئەوەی کە پێڵێن ئاشتی کۆمەڵاتی ڕابگەێنێ و کرێکار و زەحمەتکێش و چەپ و سۆشیالیستەکەی کۆمەلگای ئیسرائیل بخاتە پشتی حکومەتی ڕاستڕەوی وڵاتە لە بەرامبەر فەلەستینەکان لە بەرامبەر خەڵکی فەلەستینە بە ناوی ئەوەی کە لە بەرامبەر تیرۆرە ڕوبەری تیرۆمەتەوە بەڕام لەم دوو لەم بارەوە بەڵێ دەوڵەتی ئیسرائیل پێشوازی لەم قەزەیە کرد بەڵام ئەوکوتم هاوسۆزیەکە لایەن دەوڵەتانی غەربەوە بوو نەک لایەن خەڵکی غەربەوە بەڵام کاتێ کە وەکوتم ئیسرائیل دەزەکا بە هەنگاوەکانی خۆی بەوەی کە شەڕێکی فراوان لەبەر نەک لە بەرامبەر حەماسە لە بەرامبەر خەڵکی غەزای ڕاگەێنێ قەتوعامی خەڵکی غەزاکان مناڵ مەسەن تاسەکو خۆشتان باسەکە ڕاگەیانەکان نزیکی 4000 مناڵ کوژراوە 8000 تا 10000 هاوڵاتی مەدەنی کوژراون ئەمانە حەماس نین ئەمانە چەکدارانی حەمازین ئەمانە لە خەسخانەکانە لە ماڵەکانە لە ناو ماڵەکانی خوانە قەتوعامەکرێن یعنی بە معنایگە توان بڵێم یعنی نەک هەتا ڕای گشتی خەڵکی دنیا بەڵکو هەتا دەوڵەتەکان ڕای ڕسمیش بە جۆرێک ئیحراج بووە بە جۆرێک تاوانەکانی ئیسرائیل هەمووانی خەجاڵت کردووە کە خودی ئەمریکا ناچار بێ بە جۆرێک بڵێ کە بە ڕێگەی مەمەڕاتی ئینسانی بکرێتەوە بۆی کە بەعزێک لە خەڵکە دەرچیا هاوکاری کۆمەک هاوکاری بگات یانەوەی کە ئیسرائیل ڕاگەیاندووە کارەبا نییە ئاو نییە خەدەمات نیە هیچ شتێک نییە ئەنوەر حاصل حەسارێکی هەموو هەمەلانەی لەسەر غەزە داناوە یعنی ئەم خەڵکەی بە جۆرێک ناو سجنێکە دانا و برس لە برسەتی بە برسەتی بیان چۆ سەرشەوە موشک و بە تیارە قەسفیانەکە و قەتوعامیانەکە ئەمە ئەم فشارەیە کە بە بڕوای من کە ئەوە تقریبا 4 هەفتەیە لە ناو کۆمەلگای ئەوروپی و غەرب هاتۆتە سەرجادە ئەم فشارە
دەوڵەتان و میدیا باڵێن ڕای ڕسمیشی ناچار کردو کە بە جۆرێک فشار بخەنە سەر ئیسرائیل و بە جۆرێک ئەوەی کەوتم ئەوەی بیتۆش هاوسۆزیەکان کە پیشانە ئێستا خەجاڵەتن ناتوان بەو شێوە هاوسۆزی پیشان یعنی لەژێر فشاری خەڵکی دنیایان لەژێر فشاری لە بەریتانیا مزارە بوو لە فەڕەنسا بوو لە ئەمریکا بوو لە ناو خودی ئیسرائیلا بووە تازە ئیمکانی ئەوە نیە کە بتوانن مەسەن ئەمریکا و ڕۆژاوا دڵتان ڕاو بە ناوی ئەوەی کە ئیسرائیل بەرگری لە خۆیەکە پاکانەی تاوانەکانی بکەن تاوانەکانی بە جۆرێک ئەو نە ئاشکرایە کە سکرەی نەتەوەی گرتوەکان ناچار بوو کە باسی بکات یعنی هەتا ئەگەر دیقەت بی دەستگاکانی خودی ئەمریکا من پێم وایە گەرم غەڵەت نەمەم بەیانێ بوو لە واشن پۆستەوە پێم وایە وتارێک نووسراوە کە باسەکە ئەڵێت ئیسرائیل قەتڵ عامی خەڵکی غەزاکە مەسەن ینی هەتا بەم شێوەیە تاوانێکی ئیسرائیل کە دەستی پێکردووە هیچ مەجالێکی نەهێشتۆتەوە نەحتا بۆ دەوڵەتەکانش کە بتوانن دیفاع لە ئیسرائیل قەزیەکە لە هەتا ئەو مەقولەی کە لە ناو دوو قەوسا بڵێم يعني مافی دیفاعکردن لەخۆ بۆ قەزێکی بێمەعنا و پوچە یعنی لەوە دەرچووە هەتا هیچ کەسە ناتوانێت بۆ بڵێ کە ئیسرائیل دیفاع لە خۆیەکە دیفاع لە خۆکردن معنای کوشتنی مناڵ مالا قەسبکردنی خەستەخانە معنای وێرانکردنی شارێک بەسەر هاوڵاتیەکانە ئەمە دیفاعکردن لە خۆی ئەمە جینۆسایدێکە لە بەرامبەر خەڵکی فەڵەستینە بۆیە بە بڕای من ئێستا یعنی لەوکوتم لە ڕۆژەکانی یەکەمە خەڵکی دنیا هیچیان بۆ ئیسرائیل پیشان نایە بەڵام کاتێک تاوانەکانی ئیسرائیل بۆم فەزاحەتە دەکەوت خەڵکی دنیا هاتە سەر جادە دیفاع لە فەلەستینەکەن دیفاع لە غەزاکەن ئەڵێ قەتڵ عامی غەزە ڕابگرن ئەڵێ شەڕ غەزە ڕابگیرێ ئەڵێ ئیسرائیل تاوانبارە ئەڵێ ئیسرائیل جێنوسایدەکە ئەمانە هەموو لە دروشمەکانی خەڵکی شارەکانی لەندەن و نیویۆرک و چوزان وڵاتانی پایتەختەکانی دنیا ئەم دروشمانە ئەوترێتەوە یعنی ئەساسن ئەم حرەکەتە جەماعەت بەرامبەر بە ئیسرائیل تاوانەکانی و ئەمەیە کە فشاری خۆ سەر دەستگا ڕسمیەکانی بۆرژوازی لە غەرب و لە ئەمریکا کە ناچار من بە جۆرێک بە شەرمنانە بێن باسی هەتا بە جۆرێک باسی ئاگربەست بکەن ئاگربەستی مەشروط بکەن یا باسیەوە کەن کە بە کۆمەک و فریا گوزاریەکان گاتە خەڵکی غەزە بەڵام پێتان وایە ئەم فشارانی کە ئێستا لەسەر دەوڵەتەکانە و کە ڕاستەوخۆ لە پشتی ئیسرائیلەوە ڕاوەستاون و بۆ نە لە دەنگدانی نەتەوەیە گرتووەکان کە تەنها بۆ ڕاگررتنی ئەم جەنگە بوو دەنگیان پێنەدا بگاتەوە ئاستەی کە ئیتەر چیتر پشتیوانی لە ئیسرائیل نەکەن ئەزانی چۆنە بە بڕای من مەسەلەی نەتەوەی گرتوەکان کاریکاتۆرێکە ناتوانێت هیچ بڕیارێک بە لە تحلیل خراوی کە بڕیارە دا ئەنجومەنی ئاسایش هیچ بڕیارێکیان نادرێ یعنی لەبەرەوەی کە حەقی ڤیتۆ ئەمریکا حەقی ڤیتۆ هەیە هیچ ینی لەوێ شۆ زای قرارەکان بێ بە ئەغلبێتی مطلق ینی هەموو ئەو پێنج ئەندامە دائیمەی مەجلیسی ئەمن بڕیاری لەسەر تا 15 ئەندامەکەنی ئەوێ پێنج ئەسلەکە بڕیار بن لەبەرەوە پێم وانییە کە هیچ بڕیارێک لە جی ئیسرائیل ئەچێتە سەر یعنی جێبەجێ نابێت تا ئێستا دەیان بڕیار لە جی ئیسرائیل لە ئەنجومەنی لا باڵێن لە نەتەوەی گرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش پێشیار کرا بەڵام هەمووی بە ڤیتۆی ئەمریکا فەشەلی پێکراوە لەبەر بە بڕای من مەسەلەکە ئەم جانبەی نییە ئەم جانبەی کە ئایا بەڕاستی دژی ئیسرائیل نەتەوەی گرتوەکان دژی ئیسرائیل وەسێتەوە یا هەتا ئەنجومەنی ئاسایی دژی ئیسرائیل یان نە ئەمە مەسەلەیەکی بەڵای من ئەمە ئیمکانی نییە بەڵام ئەوەی کە فشاری خەڵکی دنیا ئەم هێزەی کێسە لەسەر جادەیە هەموو ڕۆژانێکی شەمە لە پایتەختەکانی وڵاتانی غەرب بایەتە سەر جادە ئەگەر ئەم هێزە فراوانتر بێتەوە تەنها محدود نەبێت وەمانوو نەبێت ئەمە بۆعدەکەی فراوان کاتەوە بۆ وڵاتانی عەرەبی بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دنیا نەک تەنها مەسەن لە چەند شوێنێکینا چونکە بەڕاستی قەزەی فەڵەستین ئەم تاوانەی کە ئیسرائیلی کا لە بەرامبەر خەڵکی فەڵەستینە قەزێکی جیهانیە من ئێمە سەربعدینەکەی بێجگە لە جانبی ئینسانی ئەمەی کە خەڵکی کۆمەڵکوژەکرێت کە بەڕاستی لە هەر شوێنێکی دنیا بزوتنێکی یەکسانی خواز ئینسان دۆست حەق خواست باڵێن دیفاع لە مافی ئینسان بکات دیفاع لە هەر زەڕەیەک ئینسانێت بە بڕای من ناتوان بەرامبەر تاوانە بێدەنگ بێ کە ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی غەزەیکە لەبەرەوە ئەم زووتۆنا ڕەزایەتیە ئەگەر بەهێزتر بێ و هەتا بەو بوعدەی کێسە هەیەی وە زیاتر لەمە بەهێزتر بێت دامەنەکەی فراوانتر بێ شیعارەکانی ڕادیکالتر بێتەوە ئەتوانێت فشار لەسەر دەوڵەتی ئیسرائیل دروستکە ئەتوانێت فشار لەسەر دەوڵەتان دروستکە هەتا لەسەر ئەمریکاش دروستکە ئەو کاتە من پێم وایە کە ئیمکانی وەکوتم لە مەسی ئەم نائیدانی ئیسرائیل پێ ناکرێ ئەمە بەڵام ئەوەی کە بە ئەمری واقع بە سیاسەتی دیفاکتۆ ناچار بن شەڕ ڕابگرن و ئەمریکا ناچار بێ شەڕ ڕابگرێ ئیسرائیل ناچار بێ شەڕ ڕابگرێ بەبرایم ئەمەم ئیمکانی هەیە ئیمکانی ئەوەیە کەم ئەم فشارە فراوان بێ ئیسرائیل ناچار کە ئەمریکا ناچارکە غەرب ناچار کە شەڕ ڕابگرن بەتابەتی فشارەکان لەسەر دەوڵەتانی غەربی
وابکە کە دەوڵەتانی غەربی ناچار بن پشتیوانیەکان لە ئیسرائیل بکێشنەوە یارمەتی هاوکاری ئیسرائیل نەکەن ئەمە ئەتوانێت بە جۆرێک ئەو فرسەتەی کە ئیسرائیل بەدەستێناوە وردەوردە لاواز بێ و بتوانێت ئیمکانێتی درێژەدان بە شارەکەی لاوازتر بێت من پێم وایە کە ئەم فشارە کۆمەڵایەتیە ئەم فشارە جەماوەری ئەتوانێت دەستی ئەوان شل کاتەوە نەگەوەی کە قەرارێک لە منسێمنا دەرچێت لە ژی ئیسرائیل بەڵام بە ئەمری واقع بە دیفاکتۆ ئیسرائیل و ئەمریکا ناچارکە کە بە جۆرێک مل بن بە ئاگربەز من بن بە ڕاگەستنی شەڕ و من بن بە باڵێن گەیشتنی هاوکاری بە خەڵکی غەزە و سەرنجام ئەگەرم حرەکەتە بەردەوام بێ فراوان بێتەوە ئەتوانێت هەتا کێشەی فەلەستینش بەلایەکە بخە ئەتوانێت ئەزانین بەچووکە بەڵای من هەموو ئەم کێشانە سەرچاوەکەی لەوەی قەزەی فەلەستین حەل نەبووە سەرچاوەکەی لە ملباردانی ئیسرائیل و غەرب و بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل لە مەسەلەی فەلەستین و حەل نەکردنی کێشەی فەلەستین کێشەی فەلەستین حەل بێت بە بڕای من کێشانە حەل بێت دوو دەوڵەت دروست بێت دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی فەلەستین دروست بێت ئەم کێشەیە حەل بێت کێشەی باڵێن کێشەی بینی ئیسرائیل و فەلەستین ئەمە کۆتایی پێدووە و کاتە مەسەلەی باڵێن کۆمەلگاکانی ئیسرائیل و کۆمەلگای فەلەستینی ئیترەوەی کە باڵێن چەپ و کۆمۆنیزم لە وڵاتانە توانێت چی بکاتەوە قەزێکەیە بەڵام لانیکەم ئەم کێشە تاریخیە کە ئێستا بە ناوی کێشەی فەلەستین و ئیسرائیل هەیە کۆتایی پێت و دەستی دەوڵەتان و هێزە ئیقلیمیەکان دەوڵەتانی دنیاش ئەبەستێت بۆی کە تەدەخولکە لەم قەزیە بیرمان نەچێت کە ئێستا ئەم قەزەی کە ئێستا هەیە قەزەی فەلەستین ئەم شەڕێک کە ئێستا لە جێی خەڵکی غەزایە لە چوارچێ هەلومەرجێکی جیهانیایە کە بە دوای شەڕی ئۆکرانیا دەستی پێ کردووە ئێمە ئەزانی کە ئەمریکا جێشی هێناوەتە دەریای سپی چەندین کەشتی جەنگی هێناوە کە هەتا قسەلەوە کە کەشتی مجهز بە چەکی ئەتۆمی هێناوە ئەمە بۆچی ینی ئایا بەڕاستی چەکی ئەتۆمی بۆ حەماس هێناوە ئایا کەشتی جەنگی بۆ شەڕی حەماس هێناوە معلومە کە بۆ ئەمەنیە معلومە ئەمە پرۆسەیەکی دەشکانەوەی کە لە بینی ئەقتابەکانی جیهانە لە بینی غەرب و لە بینی رووسیا و چینایە ئەمریکا لەلایەک و بە جۆرێک غەرب وڵاتانی غەرب رووسیا و چین لەلایەک کە ئەمان لە قەزەی فەلەستینە تەدەخولیانێ و هەتا ئەم کێشەی کە لە منتقایانێت بە قازانجی شکاندنی تەوازنی سیاسی عسکەری بە زەرەری ئەم جەمسەرانە هەرێکە مەحاڵەکە بە زەری ئەویتر بیشکێنێتەوە بە بڕوای من بۆیە ئەم قەزەیە تاقیدەکەی گرێ گۆڵەبوونەکەی زیاتر لەوەیە کە تەدەخولاتی دووەلی ئیقلیمی لەم قەزیا هەیە و قەزەی فەلەستین ئێستا تەنها قەزەیەکی تەقلیدی تاریخی بینی فەلەستین و ئیسرائیل نییە قەزێکە کە لە هەردوو تەرەفەوە هەم لە تەرەفی ئیسرائیلەوە دەوڵەتان مەسەن ئەمریکا ڕاستەخۆ هەرچەند کە هەمیشە بووە غەرب هەمیشە بووە بەڵام ئێستا بە بڕای من قەزەی فەلەستین لە بەرامبەر قەزەی دیفاع لە ئیسرائیل لە بەرامبەر جەمسەرگیریکی تازەی جیهانیە لە بەرامبەر جەمسەرگیری قۆنەکانیە یا ئینە تاریخە قەدیمەکە نیە بۆ فەلەستین جەروایە ئێستا گەر دیقەت بە ئێران لەم قەزیا دەوریە زووتر ئیسلامی سیاسی دەوری هەیە بە جۆرێک رووسیا و ئەوانی کە لە فەلەکی رووسیان دەوریان هەیە لەم قەزیا ئەمانە هەمووی بە جۆرێک کاریگەریان لەسەرم قەزیە هەیە ئەمانە ئەبنە هۆی ئەوەی کە زیاتر مۆزوعی قەزەی فەلەستین وەم قەزەی کە لە کێشەی بینی فەلەستین و ئیسرائیل زیاتر معقدتر ئاڵۆزتر بکەن بەڵام وەکوتم یەش دەتوانێت لە بنی هەموو ئەمانە بات هەموو ئەم سیاسانە فەشەل پێ بکە ئەویش ئەو هاتنە مەیدانی خەڵکە کە ئێستا هاتوون ئەگەر بێت ئەم هاتە مەیدانە فراوانتر بێ بەهێزتر بێ ڕادیکالتر بێ و لەلایەن خەتێکی سۆشیالیستی و ڕابەری بکە کە ئامانجەکەی یەکەم ڕاگرتنی شەڕ بێ لە غەزا کۆتاییان بێ بە فەزای میلیتاری تاریزمی لە منتیقەیە گەڕانەوەی ئەو هێزانی کاتون بۆ منتیقەکە و فەزای جەنگیان دروست کردووە و گەیاندنی کۆمەکی دارایی بە خەڵکی کۆمەکی هاوکاری و ئینسانی بە خەڵکی فەلەستین بە خەڵکی غەزا و کۆتای هاتن بە لەشکرکێشی ئیسرائیل و بڕیاردان لەسەر دروستبوونی دەوڵەتی فەلەستین. وەکو دو پرسیارەگەر سەبارەت بە کاریگەریەکانی ئەم ڕووداوانە بۆ کوردستان و عێراق و ناوچەکە بەگشتی ئێوە چۆنی دەبین و ئەکرێت چی کاریگەریەک لەسەر ناوچەکە و کوردستان بە تایبەتی دابنێت؟ بە بڕای من کاریگەری لەسەر ناوچەکە وازەحا چکەمە وەکوتم لە چوارچێوەیەکی تەقلیدی قەزەی فەلەستین و ئیسرائیل نییە ئەگەر دەورانی پێشوو زۆرتر کاریگەری لەسەر وڵاتانی عەرەبی هەبوو مەسەلەی فەلەستین هەمیشە مەسەلێک بە بەدەست ناسیۆنالیزمی عەرەبیەوە بەڵام ئەم مەسەلەیەک تەواو بوو بە جۆرێک ئەگەر دیقەت بن دەوڵەتانی عەرەبی ئەوانی کە باڵێن بە جۆرە دەوڵەتانی ناسیۆنالیستی عەرەبین ئەمانە چوونە ناو پرۆسەی سولح لەگەڵ ئیسرائیل بەڵام ئەوەی کە لەم مەسەلەیان نەیارە بە ئیسرائیل ئیسلامی سیاسیە مەسەن حەماسە بە جۆرێک ڕەوتی ئیسلامی سیاسەکە لە پشتی حەماسەوە سەوا ئەمانە
لەم بەرن ینی لە بەرەی بابڕین جاتیکردنی ئیسرائیل و لە ینی حتمما کاریگەریان ینی ئەمانە کاریگەریان سەر دۆخی ناوچەکە ینی بە جۆرێک ئەوەی کە هەتا بە جۆرێک لە قسەکانی هاوڕێبرایان گوێم لێ بوو کاکردی بە جۆرێک ئەمە ینی حماس معلومە کە حماس ئیسرائیل ناتوانێت حماس بەتەواوی ناوبات ئەو واقعەتێکە کە ئاسان نییە ئەمە بۆیە بە هەر جۆرێک ئەگەر بەسەن هەتا ئەگەر بەسیش ببێت ئەم فەزایی کە ئێستا لە دنیا هەیە ئیسرائیل ناچار کە شەڕ ڕابگرێت ئەمە بە جۆرێک حماس وەکو حرەکەتێکی مقامە لە دژی ئیسرائیل اعتیباری هاتێ هەر ئەمەی کە ڕاوەستاوە لە بەرامبەر ئەجیزەی متەتەوری ئیسرائیلە شەڕەکات بەرحاڵ خۆی ئەگرێت سەرباری کارەکانی سەرباری تیرۆریزمەکە ئەمانە مەسەلەی کە ئەمە اعتیبارێک بۆ بەڕامن ئیسلامی سیاسی لە قەزەی فەڵەستینە وەرهێنێتەوە ئەمە حتمما کاریگەریە بێ جاریکە ئەگەر دیقەت هەتا لە کوردستانیشە بە جۆری ئیسلامی سیاسی لە کوردستان ئێستا خۆی لەگەڵ مەسەلەی فەڵەستینە تەداعیەکە بە جۆرێک فرمێز بۆ فەڵەستین ڕێژێت بۆ بە جۆرێک هەیەت ئیحساساتی ئینسانی خەڵکی کوردستان لەسەر قەزەی فەڵەستین بە مقامی حماس هین بکات ینی لەم چوارچێوە ئیسلامیە ئەوێت سەمپاتی و هاوسۆزی بۆ قەزەی فەڵەستین پیشانبان نەگوەکو جانبێکی ئینسانی ئەگەر دیقەت بێت لەو لاشەوە ناسیۆنالیستەکان هاتوون پێوانەیان بۆ بەرگری لە خەڵکی فەڵەستین و غەزەوەی کە ئایا چەند خەڵکی فەڵەستین دیفاعیان لە خەڵکی کوردستان بۆ کاتێکە کیمیایی باران کراوە ئایا چەند ڕسمی سەدام حوسێن لە فەڵەستینە هەڵواسراوە ینی مجموعە ینی لەم توڕەهاتانیان هێناوەتەوە بەڕاستی بەشێک لە ناسیۆنالیزمی کورد بۆ بەشێکی تاوان بەشە ڕسمەکەیەوە بێدەنگە هیچ ناڵێ ئەو بەشەی تری کە بە جۆرێک ناسیۆنالیزمێکی توام بڵێم لە شخصی نووسەرەکان و شاعیرەکان و بەشێک لە خەڵکەکە ئەوەیە کە بەوە پێوانەکات ینی جانبی ئینسانی لە قەزەی فەڵەستینە بەداخەوە ینی هەتا لە کوردستانە ئەمە زۆر بەقووت نییە بەشە ئیسلامیەکانیانێت تابعێکی سامی بنێ ناسیۆنالیستەکانیان نوێک لە ینی بێسۆزی بۆ خەڵکی فەڵەستین پیشان بن بەڵام ئەو حرەکەتەی کە لە کوردستانی عێراقا بەدانی کەم لە کوردستان عێراقا سەمپاتی و هاوسۆزی لەگەڵ قەزەی فەڵەستینە پیشان بات بەبڕای ئەمێشتا زەعیفەوە حتمما ئەمە بێت بەهێز بێت دەمەش دەور و نەخشی ئێمەوە بێمە هەوڵ بین کە قەزەی فەڵەستین قەزێکی ئینسانیە ینی بەڕاستی مەسلەی زانی چۆن ئێمە ناتوانین لە چاوی حماس و لە چاوی منەظەمەی تەحریر و فڵان سارۆ سەری قەزەی فەڵەستین بکەین خەڵکی کوردستان زوڵمی لێکرا و خەڵکی فەڵەستین زوڵمی لێکرێ بەڕای من خەڵکی کوردستان وەکو خەڵکێک کە سەمی لێکراوە وەستەمی لێکرێ بەرژەوەندی ئینسانی خۆی لەگەڵ قەزەی فەڵەستین لەگەڵ دیفاعکردنی خەڵکی فەڵەستینە نەک لە وەستانەوە لە پالیسایی نەک بێتەرەفی نەک بێ لامبالاتی بەرامبەر بە قەزەی فەڵەستین بەبڕای من ئەوەندەی کە خەڵکی کوردستان لامبالات بە قەزەی فەڵەستین ئەوە یعنی شەرعێتی قەزەکەی خۆی ونەکات یعنی ئەوە شەرعێتی قەزەکەی خۆی و قەزێکی ئینسانی کە جێگەی پشتیوانی خەڵکی ئازادی خوازی دنیا بێ ونەکا بە بڕای من بۆیە لەم بارەشەوە بە بڕای من ئەبێت ئێمە ئاگاداری بین کە چۆن ئەم مەسەلانە ناتوانێت لەباری فکری و لەباری سیاسی و کاریگەری لەسەر خەڵکی کوردستان دابنێ و سەربارەوەی کە تێکچوونی دۆخەکە حتمما کاریگەری لەسەر وەزعی عێراق و لەسەر وەزعی کوردستان ژەبێت چونکە بیرمان نەچێت بەشێک لە ڕۆتی ئیسلامی سیاسی کە هەتا لەم جریانی دەرگیربوون و تێگەڵچوونی حماس و ئیسرائیلە هەڕەشە لە ئیسرائیل و لە بەرژەوەندەکانی ئەمریکاکان لە عێراقن کەمان بە پشتیوانی ئێرانیکەن بۆیە ئەگەریەوەیە کە لە تونبوونەوەی وەزعەکە مەسەن ئەوزاعی عێراقیش بە جۆرێک مەسەن پشێوی تێبکەوێت کێشمەکێش دەبێنی ئەمریکا و ئێران و هێزە ئیسلامیەکانە زیاتر بکە هەتا مەسەن چوزانم یعنی ئەمەش کاریگەری حتمما بۆ سەر کوردستانە بەتابەتی بەشێک لە قاعدەی ئەمریکی لە کوردستانە و حتمما هێزە ئیسلامیەکان ڕەنگە وەکو لێدان لە مەسلحەتی باوەڕی ئەمریکا واتە بە جۆرێک ناوبەناو کە باسی بوونی دەستگای ئیسرائیلەکەن لە کوردستانە مەسەن ئەمانە دۆخی ئەمنی کوردستان شتێک بادیانی بەڕای من ئەمانە هەمووی ئەتوانێت لە بوعدی سیاسی لە بوعدی ئەمنی لە بوعدی جەماوەری و کۆمەڵاتی توانی کاریگەری لەسەر دۆخی کوردستان و لەسەر میزاجی گشتی خەڵکی کوردستان دابێت. محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە و هیوادارم کە سەباسەکانمان جێگەی ڕەزامەندی ئێوە و بینەرانی خۆشەویستی پێشەنگ تیڤی بێربژین. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیە ئەو ڕێپۆرتاژەی باسمان کرد ڕێپۆرتاژ سەبارەت بە داڕمانی کەرتی تەندروستی لە کوردستان لە پێگەی پێشەنگ تیڤی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان فەیسبوک و تویتەر و یوتیوب و تیکتۆک دەتوانن ببینن و لێرەدا دووبارە دایدنینەوە بەڵام لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.